لقی هەولێری دەستگای خێرخوازی سۆمای چاوان بە هاوکاری خێرخوازان بەر لە جژنی قوربان بڕی 1000 سەبەتەی خۆراکی بۆ سەر خانەوادەی هەژاران و بێباوکان دابەش کرد کە پێک هاتبوو لە 13 جۆر خۆراک بۆ هەر ماڵێک. ئەمڕۆ سۆمای چاوان هەڵدەستێ بە بۆنەی هاتنی جژنی قوربان دابەشکردنی 1000 سەبەتەی خۆراک بەسەر بێباوکان و هەژاران ئینشاءالله بەشی هەرە زۆربەکەی بێباوکن ئەو هەژاران شتێدایە کە ئێمە دایانناسین سەردانمان کردو دایانناسین ئەوانە شتێدایە ئێمە هاوکاری مانگانمان هەیە بەسەر 600 خانەوادەی بێباوک بەس هاوکاریەکان لە سەری مانگ و مانگ دابەشەکەین بێدواکەوتن. خانەوادەی هەژاران و بێسەرپەرشتان دڵخۆشن بەو هاوکاریی دەستگای سۆمای چاوان و بە گرنگی دەبینن داواش دەکەن خوا پێداوان زیاتر هاوکاری هەژاران و بێباوکان بکەن. زۆر دڵمان پێخۆشە یعنی ئەو کچەکەم ئەندام مێرەسبێنە و خەنی بووە دەرێ تشتی دەخۆین و ئەرزاقیان لۆ هیناینە و خوا خێرتان بنووسێ یا ڕەبی ئیشاڵڵە خواستە دۆندەیت کەیان دەداتەیە کە دری ئەو مندارە هێتیمانەی من خۆش دەکەن دەستخۆشی لێو کەسان دەکەم هاوکاری ئەو هێتیمانە دەکەن خوا خێریان بنووسی یا ڕەبی ببیتە سەدەقەی مار و منداریان. چەند دڵخۆشن کەم ڕوو هاوکاریەکان وەردەگرن. وەڵڵا زۆریش دڵخۆشین. جەژنت بۆ منداڵەکان کڕیوە؟ ناوڵە نەمکڕیوە چکە لە دەستم نەبوو لێ نەمکڕیان. ناوڵی نەمکڕیان. لە دەستگای سۆمای چاوان جگە لە سەبەتەی خۆراک چەندین هاوکاری دیکەش دەگاتە دەستی خانەوادەی بێباوکان و لە ئێستاشدا 1350 خانەوادەی بێباوک لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان مانگانە بێدواکەوتن موچەکانیان لە دەستگای سۆمای چاوان وەردەگرن. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.